ئەمە بۆ سیەم جارە ئێمە داوا دەکەین داوای سەرەتاییترین مافی خۆمان دەکەین ئەویش دامەزراندنە. هەڵبەتە ئێمە لە ڕوانگەی ئەوەوە داوا دەکەین چونکە داتای تەواومان لەلایە. ئێمەی دەرچووە یەکەمەکان لە ساڵی 2017 بۆ 2018 تاوەکو ئێستا کە ساڵی وا 2023 ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکان پێویستی بە موعید هەیە و هەروەها داوا دەکەین کەوا ئێمە بە زووترین کات دابمەزرێ چکە بەڕاستی پێویستیەکی زۆر گرنگی ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکانین. هەروەها جگە لەوەی کەوا باری دارایی هەرێمی کوردستان و نەوت و هەموو بابەتەکانی تر بەرەو خاڵێکی ئەرێنی تر ڕۆیوە هەیە. هەموو ساڵێک هیچ پێویست بەوە ناکە کوڕ و کچی هەژار بە چلەی زستان و بە قرچەی هاوین بێ داوای دامەزراندنی مافی خۆی بکات. ئەمە یاسایە و پێویستە بە هەمیشەیی دەرچووە یەکەمەکان ساڵانە دابمەزرێتەوە. بۆچی ئەم کار و ڕێککارە حکوومەتی خۆمان نایگرێتە بەر و پێویستی بەوەیە کەوا ئایندەی زانکۆ و ئایندەی مامۆستایانی زانکۆ بەو شێوەیە شکۆی زانست و زانکۆ بشێنێ نازانم ئەمە لە پای چییە. ئێمە جارێکی تر داوا دەکەین کەوا بە زووترین کات ئەمری دامەزراندنمان دەربچێ سەرباری ئەوەی کەوا ئێمە لەلایەنی سایکۆلۆژی و لەلایەنی معنی زۆر تووشی داڕوخانی دەرونی بووین جگە لەلایەنە مادێکەی ئەگەر بێت و لە ساڵی 2017 بۆ 2018 کە ئێمە تەخەڕوجمان کردو ئێمە دابمەزرابین ئێستا ئێمە زۆربەی یەکەمەکان دەیانتوانی ئەم ساڵ لە ڕاوندی ئەم جارە تەقدیمی ماستەر بکەن و ئەگەر دامەزرابن هەندێکیان ڕەنگە ماستەریان هەر تەواو کردبا و خزمەتی 2 ساڵەشیان کردبا بەهۆی دانەمەزراندنی دەرچووە یەکەمەکانەوە زەرەرێکی مادی و معنەوی زۆر بە یەکەمەکان گەیشتووە.